بەخۆم و بەبرام ژیانمان بۆ دۆزەخ مەجبور مامەکمانە بوو چونە لای ئەو بەخێوی کردین مامیشم زۆر زۆر شەڕانگێز بوو حەزی لە شەڕ شتیوا بوو تووشی دژمنداری بوو زەلامەچی کوشت خەڵکی ئاوایی پیاوە مەعقوول و ئەوانە هاتن ببوورە ئەو کوژراوە لە هۆزێکی گەورەی کوردستان بوو چەند پیاوی مەعقوول و ڕوش سپی هاتن ئەلە سەس ئاوەچی بەو ئاگرەی داکەن بەڵام ڕازی نەبوون مەجبور دەیەکەمان بەجێ هێشت ڕۆیشن لۆ دەیەچتکە ماوەچ پێچ و دیسان چەند پیاوی مەعقوول و ڕش سپی خڕبوونەوە لۆ ئەوەی سڵحی بکەن ئەیکرا ئەجەبالۆت بجێڕمەوە سڵحیان کرد مام ڕازی بوو 100 سەرەمەر بدەنە ساحب کوژراوەکە و لەگەڵ کچێک مامیشم 50 سەری هەبوو لە ناو خزم و خێرخواز و ئەوانە پەنجاکەی دیشان لۆ تەرتیب کرد دایانێ ما کچەکە بەدبەختی لۆ من دەرچۆزە یعنی تۆ لە جێی خوێندرای بەوان مامۆژنم هاتە لای من گوتی دەبی مێردی پێ بکەی ئەمش ڕازی نەبوو تەمەنە چەند ساڵ بوو 15 ساڵ بوو مامەم هات زۆر زۆر قسەی ڕقی کرد قسەی ناشرنی پێگومە تۆ حەیامانە بێ تەمات بە کەسە چکەیە لۆچی خۆتدانە زۆر ناڕەحەت بووم زۆر گریام زۆر ناخۆش بەداخەوە ئەمن هێشتا منداڵ 15 ساڵ بۆنی شیری خاوم لێدێ دایانمە پیاوەکی 45 ساڵی ئەی نەرمی خەم پیاوەکە کێ بوو برای کوژراوەکە بوو سەرۆک هۆزە بوو باوەڕ تەبی ڕۆژی بووچینی لە باتی نازم بداتێ دوو شەقی لێدام زۆر ناخۆش بوو زۆر بەداخەوە یەک لە خەیزانەکانی هات گوتیە من ژنی یەکەمم ئەتو ژنی سێمی یعنی پێش تۆ ژاوسەریکەی هەبوو بەڵێ بەڵێ دوو ژنیتکەی هەبوو ئەوتی ئەوە نەریتی هۆزەکەیە ئەمە لێدانەکە نەریتی ئەو هۆزە بووە بەڵێ دیارە دێمەش ئەو شەقەمان خواردێ ئەو لێدانەمان خواردێ و زۆر ئامۆژگاری کردم گوتی کچم خۆت بگونجینە لەگەڵ خەڵکی لەگەڵ ئەو هۆزەی ژیانم زۆر زۆر بەرەو ناخۆشیێت ئەم ژنەی زۆر زۆر باش بوو زۆر خزمەتی فەلەح بەگمە کرد باوەڕ تەبی ڕۆژانە بەشی 50 نەفەر خواردنمان دروست دەکرد بە حکمیەوەی عەشایر بن و هەرچی خەڵکی کوردستان بوو دەهاتە ماڵیوان مەجبور دەبا ئەو خواردنشتەمان دروست کرد بە ساڵ هات و ڕۆی ژنی چوارەمی هینە واتە بەسەر تۆ ژنێکیکەی هێنا بەڵێ بەڵێ ژنی چوارەمی هینە هەمومانی کۆ کردەوە وەکو مجەمەعک بەس بەداخەوە خوشک و برایەکانیان خۆیان بە گەورە دادەزان ئەمەشیان وەکو سوالکەر وەکو خزمەتکار حیسابە کرد ئەمش کوڕەکەم هەبوو ناوی سامان ژیانم بەرەو ناخۆشیە ڕۆی ڕۆژ بە ڕۆژ دوای بڕیاردا ژنی پێنجەم بینیتن لە شەرعدا نابی پێنج ژنی هەبیتن دەبی یەکەکی تەلاق داتن بێگومان وایە لۆ ئەوەی تۆڵەی لە حەمیدی مامم کاتەوە بڕیاریدا ئەمن تەلاقدا
ئەوە بوو قسەیان لەگەڵ مامم کردو ئەمنیان تەلاقدا. بەداخەوە هەستام ڕۆیشتم چمەوە گوندی ماڵی مامم. یعنی چیتۆ بۆ ماڵی مامت ئەی ژیانت لەوێت چۆن بوو باشتر بوو؟ چ لێ بجێڕمەوە وێرانتر بووم. بە خۆتەزانی خەڵک چەند بێڕەحمە. یەک دەیگۆ یەک دێجێرا یەک دەیگۆ لەسەرەوەی تەلاقدا یەک دەیگۆ لە بەدەلخینە هەریکە و قسەچیانە کرد. بەڕاستی بەڕاستی ژیانم زۆر زۆر ناخۆش بوو. مامۆژم زۆر زۆر لەگەڵم خەراب بوو. نەدەگونجا لەگەڵم. مامیشم دەهات سەرزەنشتێ کرد و نەیدەهێشتم بێمە دەرگای حەوشەی. ئەی نەرمی خان هیچ مناڵێکە دەبوو لەو هاوسەرەی پێشوت؟ بەڵێ کوڕەکەم هەبوو ناوی سامان بوو. دەیگۆت و بێوەژنی نابی بێ بەردەرگای. ئەو کەلیمە زۆر زۆر ناخۆش بلۆ من. زۆر ڕەزالەتم دی زۆر. لە دواییدا پیاوەک داخوازی کردم. هەرچەند حەزیشم نەدەکرد مێردی بکەم و چکە بەڕاستی مێردم لە پێشچاوی کەت بوو. ئەوەندە ڕەزالەتم دی ئەوەندە ژیانم ناخۆش بوو. بە ناچاری مێردم پێ کرد. بە خۆم و بە سامانی کوڕم لەو ژیانەدا چوینە دەرێ.